افکار من عیسی حسن ج واشنگتن لگل من دبه ام ج عیسی بپرسن کو او جوین چاوا بریو چونه سلاف بوت عیسی سفین دزی سروکی فرمانگاه پیوندین دروی حکومت حرما کردستانی اف چندین روشل واشنگتن چندین جوینین گرنگ ایکو جالی بریز دزی و هاتنه بریو برن هنه آگاهداریان جته ور بگرن فرمایید. بەڵێ جەمال هەر وەکو لەگەڵ سنووریش ئاماژتان بە چەند چالاکێکی سەفینزەی بەرپرسی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا لە واشنگتن کە نزیکەی هەفتەیەکە لە واشنگتنە کۆمەڵێکی دار و چاوپێکتنیشی هەبووە ئەمڕۆژ وەکو ئەوە ئاماژتان پێدا هەم لەگەڵ کۆشکی سپی هەم لە وەزارەتی دەرەوەش کۆمەڵێکی دار و چاوپێکەوتنی هەبووە کاک سەفینزەی ئێستا لەگەڵ منە ئەمەوێت لە بارەی ناوەڕۆکی ئەو کۆبوونەوانەی کە لەگەڵ بەرپرسانی ئەمریکا تاوتوی کردووە لە خۆی بپرسم کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەگەڵ چێ کۆبووتەوە ناوەڕۆکی کۆبوونەوەکانی سووە کاک سەفین سوپاس دەکەم تۆی سا لە وەزارەتی دەرەوەی ئەمڕۆژ لە کۆشکی سپی کۆمەڵێکی دارت هەبووە قەناتم وایە ئەم دوا ڕۆژی کۆبوونەوەکان بێ لەگەڵ بەرپرسانی ئەمریکا بەگشتی باشتستان کرد ئەگەر بەبینەرانی مەڵێ ڕێیمە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی یەکگرتووی ئەمریکا ضروریە و ئەو پەیوەندیەکی بەتابەتی لە 32 ساڵی ڕابردوو پتە بووە و بە ضروریەت دەزانین کە لە فترە بتوانین دیدار و سەردان هەبیتن دوجار ئێمە لە مانجی 11 2019 بوو کە سەردانی واشنگتنمان کردو لە دەستپێکی کابینەی نۆیەم بوو دوایەوە بەداخەوە کۆرۆنا وای کرد کە داپچرانێک هەبیتن لە پەیوەندیەکان بەر لە مانگێک بەڕێز وەزیری ناوخۆی هەرێم لێرە بوو ئێستا بڕۆ من لێرەینە بە مەبەستی ئەوەی کە دیدو بۆ چوونی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر کۆمەڵێک پێشهاتەکانی کە ئێستا هەنە لە ناوچەکە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا پەیوەندیەکانی ناوخودی هەرێمی کوردستان مەسەلەی هەڵبژاردنە مەسەلەی ئەمن و ئاسایشە مەلەفی نەفتە و پەیوەندی دوولایەنەشە لەگە ئەمریکا بەڕاستی ئەوانە هەموو گفتوگۆی لەسەر کراوە دیدارەکانیشمان دیداری چڕ و پڕ بوون لە 5 ڕۆژی ڕابردوو لەگە کۆنگرس لەگە سێنات وەزارەتی دەرەوە کۆشتی سپی و لەگە چەند ناوەندێکی لێکۆڵینەوە و هزریش دیدارمان هەبووە لە کۆبوونەوەکانتان لەگەڵ بەرپرسانی ئەمریکا چۆن باس لە پەیوەندەکانی نێوان هەولێر و واشنگتن کرا پەیوەندەکان پەیوەندی بەهێز و پتەون خۆشبەختانە پێشوازێکی گەرم و لە هەموو دیدارەکان ئەو پەیوەندیانیان لەگە هەرێمی کوردستان بەرز دەنرخان و بە پەیوەندێکی پتە و استراتیژی پێناسەی دەکەن و ئەو بارودۆخی کە ئێستاشەیە لە کوردستان چ پێشووتربی شەڕی داعش ئەمریکا وەکو هێزێکی سەرەکی هاوپەیمانان ڕۆڵێکی کاریگەری هەبووە ئەمە سوپاس و پێزانینی خۆمان دەربڕی سەبارەت بەو هاوکاریانەی کە کردویان لە ڕابردوو و لە داهاتوش بە هەمان شێوە چونکە ئێمە دەبینین لە ناوچەکەی ئێمە ئالنگاریەکان زۆرن و ئالنگاریەکانیش لە گۆڕاندانا بۆیە پێویست زانین کە کەرستەکانی بەردەستی ئێمە لە بۆ ڕوبەڕوونەوەی و ئالنگاریانە پێویستە لە ئاستی پێویست بن و لە ئاستی ئەو ئالنگاریانە بن و لەو بابەتانش کۆمەڵک دید و بۆ چوون ئاڵوگۆڕ کران و لە ئومێد خوازین کە لە داهاتوو شاندی تریش لە هەرێمی کوردستان بێنێرەوە شاندی ئەمریکاش بێنە هەرێمی کوردستان و هەر بە خۆتان لە 2 مانگ یاریدەری وەزیری دەرەوەی ئەمریکا و پێش ئەویش وەزیری بەرگری ئەمریکا لە کوردستان بووە هەر سەبارەت بۆ سەردانەی یاریدەری وەزیری دەرەوەی ئەمریکا کە ماوەیەک لە کوردستان بوو چەند هەواڵێکمان بەرچاو ئەوکەی ئەو چەند ڕۆژە کە ئەڵێن ئەمریکا هۆشداری بە حکوومەت هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگەداوە ئەگەر هێزەکانی پێشمەرگە یەک نەخەنەوە تاوکۆتای ئەمساڵ هاوکاریەکانیان بۆ وەزارەتی پێشمەرگە و پێشمەرگە ئەبڕن ڕاستە وەزیری پێشمەرگێنی بەڵام لە کۆبوونەوەکانتان باس لەم شتەکرا ئەمریکا و ئەو لایەنانەی کە بەشداری لە ڕیفۆرم لە وەزارەتی پێشمەرگەداکان هەمیشە پەرۆشی ئەوەنە کە ئەو پرۆژەی دەستی پێکردیە بە سەرکەوتوانە کۆتایی پێبێتن بەڵام تەقدیری بارودۆخی کوردستانیش دەکەن و ئەو ئالنگاریانی کە دێنە پێش لە هەمان کات جاران کە مزەکەریش تەفاهم لێک تێگەیشتن لە نێوان وەزارەتی پێشمەرگە وەزارەتی بەرگری ئەمریکا هەبوو لە بۆ ساڵ و ساڵانە نوێ دەکراوە ئەم جارە بەر لە ماوەیەک لە بۆ 3 ساڵ نوێکراتەوەتە ئەو بەرنامەیە لە بۆ 3 ساڵ بەردەوام دەبیتن وەکو دۆست وەکو بەشێک لە هاوپەیمانی نێودەوڵەتی ئامۆژگاریان ئەوەیە کە زیاتر
بینە پێش و زیاتر هەوڵ بدەین کە بە شێوەیەکی خێراتر کارەکانی ئەو ڕیفۆرمە ئەنجام بدرێتن. سوادێک دیاری کراوە بۆ وەزارەتی پێشمەرگەکە یەکەکانی هەفتەها شایەک بکردنەوە یان هیچ گوشارێکی لە ئەمریکا لە هاوپەیمانە وەکو گشار نەخێر بەڵام ئامۆژگاری هەیە کە هەوڵ بدرێتن زووتر و بە شێوەی خێراتر ئەنجام بدرێ و لە چارچەوەی ئەو مزەکەری تەفاهمی کە هەیە هەندێک بابەت لەوێ ئیشارەی پێدرایە کە هەنگاوەکان بە شێوەک بن ئەو هەنگاوە تەواو بکرێ بچنە دوای هەنگاوێکی تر. دەبێت بە نەوت کە چەند ڕۆژی سەرەتا کە هاتیم پرسیار ئەوم لێ کردی کە ئەمریکا تا چەند جددیە لە دەستپێکردنەوەیان لە هاندانی بەغدا و هەولێر و ئەنقەڕەش بۆ دەستپێکردنەوە ناردی نەوتی کوردستان لەو چەند ڕۆژەدا کە کۆبنەوەتان نەبوو هەم لە کۆنگرێز هەم لە وایت هاوسیان لە وەزارەتی دەرەوە باس لە مەلەفی نەوت کرا. یەکێک لەو بابەتە سەرچیانەی کە گفتوگۆی لەسەرکرا بەڵێ مەلەفی نەفت بوو و هەناردە نەکردنی نەفتی هەرێمی کوردستان کە 400,000 بەرمیل لەبوو بازارەکانی نێودەوڵەتی و بگرە و 100,000 بەرمیلی کە لە کەرکوچیش نەفتی فدرالی بوو ئەیشە بەڕێی کوردستان و ڕواتە 500,000 بەرمیل ئەوڕۆ لە بازاری وزەی جیهانی کەم بۆتەوە. ئەوەش جێی نیگەرانی هەموو لایەکە بە حقیقت وەیە ئەو لەو گفتوگانێک کە قسەمان هەبوو لەسەر ئەو بابەتە لایەنگری ئەوەنە کە لە یەک تێگەیشتێکی باش لە نێوان ئەنقەرە و بەغدا هەبیتن لە بۆ بەردەوامبوونی هەناردەکردنی نەفت و هەرێمی کوردستانیش بێگومان بێبەش نەبیتن. دیارە گفتوگۆی خۆیانیان هەبوو لەگە هەردوو لایەن و دڵنیایان کردینەوە کە بەردەوام دەبن لە گفتوگۆکان. ڕێز کاک سەفین زەی بەرپرسی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سپاس کە لەگەڵمان بووی. بەڵێ جەمال ماوەی 5 ڕۆژە سەفین زەی بەرپرسی فەرمانگەی دەرەوەی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە واشنگتن هەروەکو خۆشی ئاماژەی پێدا کۆبوونەوەی سەڕیان هەم لە کۆشکی سپی هەم لە کۆنگرس هەم لە وەزارەتی دەرەوە شەبووە ئەویش بامان شەوە کە زۆر زار لە وەزارەتی دەرەوە پرسیار کراوە کە پەیوەندیەکانی نێوان هەولێر و واشنگتن چۆن ئەوان پەیوەندیەکە بە پەیوەندێکی استراتیژی ناو دەبن هەرێمی کوردستان بە هاوبەشێکی گرنگی خۆیان ناو دەبن بە هەمان شێوە بەڕێز کاک سەفین دەزەش بە هەمان شێوە ئاماژەی بۆ دەکا پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا پەیوەندێکی تەو پەیوەندێکی استراتیژیە. ئیسا دەست خۆش سپاس بۆ میوانەکەشت کە لە واشنگتن لەگەڵمان بوون. سپاس بۆ.